بە گوێرەی بڕیارێکی هاتوچۆی هەرێم تابلۆی ئۆتۆمبیلەکان لە عێراق و هەرێمی کوردستان یەک دەخرێت و تابلۆ نوێەکانیش لە ڕووی دیزاین و شێوەوە گۆڕانکاری بەسەردا هاتووە. وتەبێژی هاتوچۆی هەولێر وردەکاری گۆڕانکاری لە گۆڕینی تابلۆکان دەخاتە ڕوو ڕای دەگەێنێت. پێشتر بڕی 50,000 دینار لە هەر کەسێک وەردەگیرە بۆ تابلۆ، بەڵام ئێستا 60,000 دینار وەردەگیرێت. دوێنەوەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر یەکەم بەڕێوەبەراتی بین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش دەستمان کرد بە گۆڕینی تابلۆ بە سیستەمی تازەی یەکگرتووی هاوبەش کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال لەسەری ڕێککەوتون. پێشتر پێدانی جووتێک تابلۆ بە 50,000 بوو، لەو سیستەمە تازایان بە 60,000 بەپێی ئەوەی تەبعانەوەیکیان لە ساڵی 2013 ڕاکاری پێدەکرا و ئەو گۆڕانکاری بەسەر نرخی عملە داهاتەوە وای کردووە کە تێچووی زیاتر بێتن لە هێنانی بۆ ڕسوماتەکانی کە لە بەرامبەریشی وەردەگیرێتن 10,000 فەرقی کردووە. لە ئێستادا تەنها ئەو هاوڵاتیانەی ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتریان هەیە دەتوانن تابلۆ تازەکە وەربگرن. بەشێک لەو هاوڵاتیانەی کە نەیانویست لە بەردەم کامێرا قسەمان بۆ بکەن لە پشتی کامێرا قسەیان بۆ کردین و ناڕازی بوون کە لە ماوەی کەمتر لە 6 مانگ ئەمە دووەم جارە بڕیار لە گۆڕینی تابلۆ دەدرێت. دەشڵێن لە سەرەتای گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیل تاکو تەواوبوونی بڕی 1,262,000 دیناریان لێ وەرگیراوە، بۆ وەرگرتنەوەی سنەویەکەش بڕی 237,000 دیناریان لێ وەرگیراوە. مەصرفەکە تقریبا 1,496,000 تقریبا تشەشی ئەو های ڕۆشتووە. سیارەکەم ژمارە کاتیە کردمە ئێستا وابزانم ئەوە سیستەمەکە ئەوە دەبی ژمارە کاتیبی دەتوانی ینی هەر ئەو ژمارەت دەدەنێ ژمارەی کەونەکەت نادەنێ. هێشتریشتەوەش سەبارەت بە ڕسوماتەکان هەروەکو خۆیەتی جارێ تازە بڕیارەکات گوتیان ڕاگرن دەستکاری دەکەن ئەو نازم بەکەم بوونە بە زیاد بوونە، بەڵام تا ئەو دقیقە من هاتم ڕسوماتەکەم دا هەروەکو خۆی بوو. لە مروری ئێرە ملیۆنێک و تقریبا 510,000 چوو، لە هەزەش لێوەن دەرج 5,000 چوو. بەپێی تابلۆ نوێەکە ناوی شارەکان لەسەر تابلۆ نامێنێت و تەنها کۆدێک دادەنرێت کە کۆدی تەرخانکراوە. بۆ هەولێر ژمارە 22 دەبێت و بۆ سلێمانیش ژمارە 21 و بۆ دهۆک 24 دەبێت. پارێزگای هەڵەبجەش خراوەتە نێو سیستەمەکەوە، بەڵام جارێ تۆمار نەکراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.